دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلار بۆتە ڕۆژە بۆتە قسەی هەموو کەس وردە خەریکە دینار ئەگەر ئاوا بڕوا بە دەردی تمان دەچێ خۆ پیشاندانیش لە بەغدا دەستی پێکردوێتەوە کەواتە بابزانین دۆخەکە بەرە و چۆ دەچێت میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسەی زیاتر دەکەین و پرسی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز خالید وەلید چالاکوانی تشرینیەکان و گوتەبێژی نازل ئاخذ حەقی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە بەڕێز خالید شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 خۆ پیشاندانەکان دەستیان پێکردوێتەوە ئایا ئێوە تەنها دژی دابەزینی نرخی دینارن یاخود داواکاری تریشتان هەیە؟ تحية طيبة سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان بەڕاشکاوی ئەمڕۆ چالاکوانەکان ئەو بزوتنەوەی ئێمە بزوتنەوەیشی یاساییە دوای خۆپیشاندانەکانی تشرین پێکهاتووە کار دەکات بە هەموو کۆشتەکانیەوە لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکان لە نێو پەرلەمانی عێراقدا کە نوێنەرایەتی ئەم کەشەمەدەنی و ئەم ناڕەزایەتیە دەکەن لە پێناوچی لە پێناو فشار دژی حکوومەتی عراقی بۆ ئەنجامدانی ڕێوشێنی ڕاستەقینە لە بابەتی دابەزینی بەهای دینار و بەرزبوونەوەی بەهای دۆلار سەبارەت بە ناڕەزایەتیەکان کەوا ئەمڕۆ دەستی پێکردووە ناڕەزایەتی بەڕاستی مافێکی سروشتیە ناڕەزایەتیەکە کەوا خەڵک ئەنجامی دەدات میلیە بابەتش مافێکی میلیە خەڵکێک ئەنجامی دەدات دژی ئەو سیاسەتەی کە سیاسەتێکی بێکەڵکە هاوڵاتێکی هەژار داوای قوتەی خۆی دەکە ئەمە شتێکی زۆر سروشتیە ناڕەزایەتی خۆپیشاندانەکان دەکرێت فراوان بن ئەگەر هاتوو داواکاریەکان جێبەجێ نەکرات و ڕەنگە خۆپیشاندان نەکێ ئەگەر هاتوو ڕێوشێنی جددی ڕاستەقینە حکوومەت ئەنجامی دات لەبارەی بەهایی بەرزبوونەوەی بەهای دۆلار زۆر باشە ئێوە وتان لەوانەیە خۆپیشاندانەکان خۆپیشاندانی تشرینیەکان فراوانتریش ببێ بەڵام پێتان وایە سوودانی بتوانێت داواکاریەکانی شەقام جێبەجێ بکات ئەگەر نەیتوانی چی ڕوو دەدات؟ بەڵێ بە زۆر بە کورتی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەو سەرۆکی جوبنی وەزیرانی عێراقا ئەو بەرزترین باڵای دەسەڵاتی جێبەجێکردنە لە وڵاتە دەتوانێت ڕێوشێنی ڕاستەقینەی هەبێت بۆ ئەوەی کەوا چیتر بەهای دینار دانە بەزێت بە دەستەشی پۆڵایی لەولانانە بدات کەوا دۆلاری ئەمریکی بە قاچاق دەبن بەڕاستی چین هەژارەکان زیانی زۆریان بەرکەوتە زیانیان زۆر بەرکەوتووە ئەمڕۆ چاویان لە سەرۆک وەزیرانە بۆ ئەوەی کەوا سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاری خۆی بکات خزمەت بە عێراقیان بکەن ئەمە شتێکی زۆر پێویستە کە داواکاری تشرینەکان جێبەجێ بکات خۆپیشاندانی خەڵک جێبەجێ بکات سەبارەت بە بەهای بەرزبوونەوەی بەهای دۆلار و دابەزینی بەهای دینار بەڕاستی ئێمە نازانین چی ڕوو دەدات لە داهاتوودا تەنانەت لە ناڕەزایەتیەکانیش ئێمە نامانەوێت کەوا خۆپیشاندانەکان توونتیژی تێ بکەوێت چونکە ئێمە باوەڕمان وایە کەوا هەندێک لانی سیاسی بەڕاستی هەژمونی سیاسی خۆیان لەدەست داوە هەونیشانی خۆیان لەدەست داوە ئەمڕۆ بە هەموو ئامرزەکان دەیانەوێت کەوا کۆنتترۆڵی قۆڕخی داواکاری جەماوەەر بکەن بۆیە لەسەر تەواوی ئاقلمەندان لە تەواوی لەلەکان پێویستە کەوا بەرژەوەندی گشتی بخەنە سەر بەرژەوەندی تایبەتەکان ئەم دۆخە کۆنتترۆل بکەن بۆ ئەوەی کەوا بابەتەکە بابەتێکی نەبێتە بابەتێکی سیاسی بابەتەکە بەم شێوازەیە چونکەمە گرنگە ئەمە دوور بێت لە ئەجندای سیاسیەوە پێویستە بە شتێکی دیکە بیر لەم بابەتە بکەینەوە لە قوتی هاوڵاتیان هەژار تەواوی ڕۆڵەکانی گەلی عێراقکەوە تاڵاوی ئەم ڕۆژگارە دەچێژن تاڵاوی کێشەکان دەچێژن کە لە کاتێکدا عێراق دەوڵەمەندترین وڵاتی ناوچەکەیە زۆر باشە بەڕێز خالید کەواتە بەڕای ئێوە دەسەڵاتی ڕاستەقینە لای دەسەڵاتدارانی عێراق لای خۆیانە یاخود لەژێر هەژمونی دەرەکیدایە بۆیە ناتوانن چاکسازی بکەن
أي أجندة خارجية هەر ئەجێندایەکی دەرەچی دەوڵەتێکی دراوسێ بێ یان دەوڵەتێکی دەرەوەی هەرێمات بۆ نمونە ئەمریکا تەنانەت ئێران بوونیان بە شێوەیەک لە شێوەکان لە بڕیاری عراقی بەڕاستی ڕەتکراوەیە پێویستە عراقیەکان بڕیاری خۆیان بدەن بڕیاری عراقی سەرکەوتێ حکوومەتی عراق ڕۆڵێکی یەکلاکەرەوەی لەسەر ئەم بابەتە هەبێت فشارەکە و دۆخەکان تەنگشەکان هەرچۆنێک بن پێویستە جارێککە عراق با بەهێزی بگرێتەوە بڕیاری عراقان بڕیاری خۆیان بێت پشتیوان بە خودا زۆر باشە بڕێز خالید کەواتە بەڕای ئێوە هۆکاری نرخی ینی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار چییە؟ ینی هۆکارەکەی چییە بۆ ئەوە گەڕێتەوە کە دۆلار بە قاچاق لە عێراقەوە دەچێت بۆ دەرو دراوسێ؟ نعم بەڵێ بە دڵنیایەوە هۆکارەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار هۆکاری تەکنیشین دۆلاری ئەمریکی چاودێرەکێ لەلایەن ئەمریکاوە چاودێرێکی خستۆتە سەر سزا هەیە بەسەر بە ژمارەك وڵاتانی دراوسێ سزاین خراوەتە سەر حکوومەتی عراقی لەم بابەتەدا بواردووە بۆ چەندین جار داوای لێکردووەکەوە پابەندی سزاکان بێ بەڵام جارێکی دیکە دەبینین پێشەلکاری ڕوویداوە ئەمە لە چییە لە دەواازەی توندکردنی سزاکانەوە بە ئامانجی سیاسی تا ئێستا بەڕاستی وێنەکە بە تەواوەتی ڕوون نییە بۆ ئێمە ئایا لە پێناو سەپاندنی سزای زیاترە و دانانی سنوورێکە بە شێوەیەکی واقعی بۆ ئەوەی سنوورێک بۆ بە قاچەقبردننی دۆلار بۆ ئێران و وڵاتانی ناوچەکەشە دابدرێ بەردەوامیدان بە قاچەقبردننی دۆلار ئەمە واتای دروستبوونی تەنگژەیەکی ڕاستەقینەی ئابوووریە پێویستە هێزانەکانی عراق ڕێگری لەم بابەتە بکەن و کۆنتترۆڵی ئەم بابەتە بکرێت تەنیا و تەنیا دەوڵەت مامەڵە بە دۆلار بکات بە شێوەیەکی ئەلکترۆنی نەک بە هەر شێوازێکی دیکە ئێستا زۆرێک لە ڕێوشێنەکان هەنکە جیراونەتەر بەر پێمان وایە ئەم ڕێوشانانە لە چەند ڕۆژانی داهاتوو کاریگەر دەبن سنوورێک بۆ ئەم بابەتە دانەندرێ ئێمە وەکو گەنجان وەکو ئەوانەی کە نەڕەزاتی دەدەبرن لەم کەشە سیاسیە سەیری ئەمە وەکو تەنگژێکی مرۆیی سەیری ئەم بابەتە دەکەین نامانەوێت قۆرخی ئەم بابەتە بکەین زێدەڕۆی لەسەر ئەم بابەتە ناکەین تەنگژێکی مرۆیە و بەس زۆر باشە زۆر بەڕێز خالید وەلی چالاگوانی تشرینیەکان و گوتەبێژی نازل ئاخذ حەقی ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان سوپاس بوویەوە شەوتان باش.